تا ئێستا نەگەیشتونێتە ڕێکەوتن نەوەڵە موچە ئێستا هێشتا چاوەڕێی موافقەتی وەزارەتی مالیەی حکوومەتی ئیتیحادیەکە بەعام پێشانگاکە پێشانگایەکی زۆر نایابە زۆر جیاوازە لەو پێشانگانەی تر کە بینیومە و تەنها سەردانی بوتی سلەیمانیم نەکرد سەردانی هەموو بوتەکانم کردووە لە هەولێر دهۆک زاخۆ ئێستا هاتوونەتە شارە حیاتەکە و بەڕاستی دەستخۆشیان لە یەکەی شتێکی زۆر جوانیان کردەوە و ماڵیانەوە قوباد لە کابینەی دەیەمە بێتەوە بە جێگری سەرۆکی حکوومەت فەرموو پرسیارێکی تر لەسەر چی؟ لەسەر کابینەی نەوەڵە تا ئێستا نەگەیشتونێتە ڕێکەوتن نەوەڵە ئێستا تازە باسی تەشکیلی حکوومەتەکەین فەرموو کاک قوباد هەندێک لیست بڵاو کراوەتەوە لەسەر و وەزارەتانەی کە هەمووی درۆیە ئەی باشە بۆ موچە نەهات تا ئێستا موچەشە لە چیە؟ موچە ئێستا هێشتا چاوەڕێی موافقەتی وەزارەتی مالیەی حکوومەتی ئیتیحادیەکەی دۆکانی زەنجامی هەبوو دانیشتێکی باش بوو بەسوود بوو بەڕێز کاک مەسرور و بەڕێز کاک بافڵ دانیشتێکی باشیان هەبوو لە پاڵ دانیشتەکانی نێوان تیمەکانی یەکەتی و پارتی ئەمە هەمووی یارمەتی دەرە بۆ دروستکردنی متمانەیەکی باشتر لە نێوانمان وە جەوێکی گونجاوتر لە نێوانمان کە بتوانین پێکەوە لە مستەقبل دوای ئەم پرۆسەیە کە حکوومەتێکی گونجاو پێکات باشتر لە جاران ئەم هەرێمە بڕێوە چاگاکتان ناوە بۆ یەک ریزی کورد لە چاگاکتان ناوە بۆ یەک ریزی کورد لە ئەبێ سێکە یەکی لە مەوزوعەکان کە باسمان کردووە کە زۆر تەبیعیە لە ناو هەرێمی کوردستان بۆ چوونی جیاوازمان هەبێت زۆر ئاساییە لە ناو هەرێمی کوردستان حتا منافسەیەک و ڕکابەرایەتیەکمان هەبێت چکە دوو حزبی سیاسی جیاوازی مێژوومان جیاوازە و ڕەنگ بێ بۆ چونمان لەسەر زۆر شتی نێوخۆیی جیاوازە بەڵام ئەبێ ئێمە لەسەر پرسە نیشتیمانیەکان و لەسەر پرسە گرنگەکان یەک ئاراستەبین لە پێناوی هەرێمی کوردستان نازانم باوەڕ ناکەم قوباد کۆبنەوەتان لەگەڵ وەزیری دەرەوەی فەڕەنسا باسی چیتان کردو بەڵێ کۆبنەوەتان لەگەڵ وەزیری دەرەوەی فەڕەنسا باسی چیتان دەرەوەی فەرەنسا بەوە نەموان بوو نایەتە بیر باسی چیمان کردەوە زۆر کۆن بوو تەعا باسی سووریامان کرد یەکێک لە مەوزوعەکان کە باسمان کرد مەوزوعی سووریا بوو پێویستی پشتیوانیکردنی سووریایەک کە خزمەت بە هەموو کۆمەڵانی خەڵکی سووریا بکە بە هەموو پێکاتەکانیەوە و کە فەرەنسا شێکێک لە وڵاتانە بووە کە بە ئینسافەوە مهتەم بووە بە قەزیەی سووریا و مهتەم بووە بە قەزیەی کورد لە ناو سووریا دێدلاینێک هەیە بۆ پێکهێنانی حکوومەت وڵا سەبارەت بە پێکهێنانی کابینەی بێ بۆ کارێک بەو شێوەیە پێتوانیە دوای ئەماوە زۆرە دەبوایە زووتر پێک بێت وەڵا هۆکار زۆرن بەس هۆکاری سەرەکی ئەوەیە کە هەر دوولا زۆر جددی بوونە کە حکوومەتێک پێک بهێنین کە شایستەی کۆمەڵانی کوردستان بێت بۆیە بۆ لە بیدایەت لە جاتیەوەی وەکو جاران بین باسی پۆست و مەنسەب و تەوزیعکردنی مەلەف بکەین هاتووین لەسەر دیدگایەکی هاوبەش ئیشمان کرد بۆ حکومڕانی دیدگایەکی هاوبەش لە نێوان یەکێتی پارتی شتێکی ئەوەی ئاسان نییە بە ڕۆژێکان دوان بتوانین بگەی بە دیدگایەکی هاوبەش بۆ چۆنیەتی بەڕێوەبردننی هەرێم بۆیە دوای چەندین مانگ و چەندین کۆبوونەوە توانی ومانە بگەینە دیدگایەکی هاوبەش کە حکوومەتی داهاتوو بە چ ئالێتێکی ئیشکا ئێستا بۆ ناقیز و هەم ئەوەیە کە چۆن حکوومەتەکە تەشکیل بێت و لە کێف